بەمەبەستی پاراستنی ئاسایشی کەرکووک و دابینکردنی کەشێکی لەبار و پڕ لە ئاسایش بۆ هاوڵاتیان هێزە ئەمنیەکانی شارەکە گەڕان و پشکنینی ژمارەیەک لە گەڕەکەکانی کەرکووکیان ئەنجامدا و چەندین گومان لێکرا و داواکرا و دەستگیر کران. هاوڵاتیان بەم کارەی دەستگامنەکان دڵخۆشن و وێڕای دەستخۆشی لێیان. داوا دەکەن ئەم جۆرە گەڕان و پشکنینانە لە گەڕەکەکان بەردەوامیان هەبێت. گەڕیان وڵڵاهی ئێمە لێوە پێمان خۆشترە گەڕانەکە. بە تاکید پێمان خۆشترە چونکە تەعمینی حیاتی ئێمە و ئەم خەڵکەیە. بەڕاستیەکەی جێی شانازیە گەڕانەکە. داوا کاریمانەوەیە وەڵڵاهی هەموو کاتێک هەموو بە گوێرەی مەجال ئاوا گەڕیان گەلێ تەعمیر حیاتمانە. بەڕاستیەکەی چونکە پارەکە جەژنە خۆتان بینیتان وەزعەکە چۆن. لای خۆیانەوە بەرپرسانی ئاسایشی شارەکە ئامانجی کێوماڵکردنی شارەکە دەخەنە ڕوو کە ئامانج لێی دەستگیرکردنی ژمارەیەک کەسە کە لای ئەوان داواکراون یان گومانیان لێ دەکرێت جەژن لە هاوڵاتیان تێک بدەن. ئۆپەراسیۆنی دەست پێکرا لە ناو شاری کەرکووکە کە هێزەکانمان بە هاوبەشی هەڵساین بە ڕووماڵکردنی گەڕەکەکانی شاری کەرکووک بۆ گەڕان بە دوای چەند داواکراوێک و چەند کەسێک کە ئێمە گومانمان لێ هەیە و بۆ ئەوەی بتوانین لەم جەژنەیە خەڵکی شاری کەرکووک دڵنیا بکەینەوە کە جەژنەکان بە سەلامەتی بکەن و ئەو شانە نووست و ئەو کەسانەی کە گومانیان لە هەیە و داواکراوە لایەن هێزە ئەمنیەکانەوە بتوانین دەستگیریان بکەین و ئیجراتی یاساییان لەگەڵ ئەم هەڵمەتە لەسەر بڕیاری دادوەری کەرکووک و قائیدی شۆرتەی کەرکووک و لیژنەی ئەمنی محافظی کەرکووک و بەڕێز پارێزگاری کەرکووک ئەم هەڵمەتە مان دەست پێ کردووە بۆ ئەو کەسانی کەوا لەم سنوورانەی خواری و کەرکووکەوە کە ئەو سنووراناگرێتەوە کە زیاتر عەرەبنشینن بۆ ئەوانی کەوا کە مەسەلەن داواکراون ئەوانی کەوا گومان لێکراون ئەوانی کەوا بە ناسایی هاتوون لەم شارە دانیشتون بەبێ ئەوەی کە دەستگا ئەمنیەکان علمیان هەبێ و ئێمە ئەو هەڵمەتەمان دەست پێ کردووە ئەوانە هەموویان دەستگیر ئەکرێت. کێوماڵکردنی شاری کەرکووک لە کاتژمێر 4 بەرەبەیان دەستی پێکردو تاکو و کاتژمێر 8 بەردەوام بوو بە وتەی بەڕێوەبەری گشتی پۆلیسی کەرکووک. هەڵمەتەکە سەرکەوتوو بۆ و تیایدا نزیکەی 100 کەس دەستگیر کراون کاسی لەو دەستگیرکراوانە بە مادەی شواری تیرۆر تۆمەتبارن. دیارە لەم بڵین پشکنینەیە کۆمەڵێ خەڵک دەستگیر کرا لەوانە 30 کەس دەستگیر کراوە بە مادەی چواری ئیرهاب داواکراون کەوا ئەمری قەبزیان هەبووە. یعنی ئەمانە ئەوە 30 کەس لەوانە دەستگیر کراوە کە بە مادەی چوار وە کۆمەڵێکش گومان لێکرا و گیراوە. ئێمە ئەوانەی کەوا بە مادەی چواری ئیرهاب و ئەمر قەبزیان هەبوو تەسلیمی مکافحەی ئیرهاب کران و ئەوانەشی کەوا گومان لێکراو بوون دران بە مرکزەکان و هەروان 9 کەسی تر کەوا ئەمانە معلوماتی ئەکیدیان لەسرە کەوا لەگەڵ ئیرهابیەکان ئیشیان کردووە و برایان لەوەیە و خۆیان لە شەڕەکانە بەشداریان کردووە. ئەم 9 کەسە بە دەقیقی معلوماتیان لەسەر بوو بەڵام ئەمر قەبزیان نەبوو بەڵام ئێمە بە پێی ئەو زانیاریانەی کەوا هەمان بوو دەستگیریانمان کرد. ئەمانە زۆر لەوانەی تر خەتەرتر. لەو هەڵمەتەدا نزیکەی 15 هێزی جۆراوجۆری پۆلیس و ئاسایش بەشدار بوون. بەشێک لەو کەسانەی دەستگیر کراون و کارتی نیشتەجێبوونی کەرکووکیان نەبووە و خەڵکی پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق بوون. بە مەرجی گەڕانەوە بۆ جێگاکانی خۆیان ئازاد کراون بە پێچەوانەوە جارێکی تر دەستگیر بکرێن سزای توند دەدرێن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.